بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەتی هەرێمی کوردستان بازی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە بەڵام کۆمپانیاوتیەکان و هەروە کۆمپانیا بەشێک لە کۆمپانیا حیزبەکان ئامادەنین باج بە حکوومەتی هەرێمی کوردستان بدەن بە پێی زانێرەکان تەنیا لە بوارینەوە تا 622 کۆمپانیای نەوتی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و تاکو ئێستا ئامادەنین باج بە حکوومەتی هەرێمی کوردستان بدەن. میوەندەرێک لە بەڕێزان دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆری کارگەری و ئابووری لە سودەی سەرەکی هەروە لە بەریتانیاشەوە یادگار سدەی گەلاڵی ماستەر لە بەڕێوەبری نەوت و غاز میوانمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی هەرێم لە کۆتایی 2017 باجی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە، کۆمپانیا نەوتیەکان و حیزبەکانیش باج بە حکوومەت نادەن. حکوومەتی هەرێم بە پێی بڕیاری ژمارە 126 ساڵی 2017 باجی لەسەر هاوڵاتیان زیاد کرد. زیادکردنی باجەکە لەسەر هاوڵاتیان بە جۆرێکە دەبێت تەنانەت دەستگێڕەکانی لەسەر شەقامەکان باج بدەن. بە پێچەوانەی هاوڵاتیانەوە کۆمپانیان نەوتیە جیهانیەکان و 822 کۆمپانیای نێوخۆیی کە لە بواری نەوت کار دەکەن باج بە حکوومەتی هەرێم نادەن. بە پێی یاسای نەوت و غازی هەرێم ژمارە 22 ساڵی 2007 دەبێت کۆمپانیان نەوتیەکان 5 جۆر باج بە حکوومەت بدەن کە ئەمانن: باجی زەوی، باجی دەرامەت، باجی دەرامەتی کۆمپانیەکان، ڕسمی گومرگی و هەر باجێکی دیگەی هاوشێوە، باجی قازانجە لە ناکاوەکانیان یان زیادە قازانجەکان، باجی ڕسمەکان بە پێی گرێبەستەکان. بە پێی زانیاریەکان بە شێوەیەکی نایاسایی حکوومەتی هەرێم بە 2 بڕیار کۆمپانیا نەوتیەکانی لە بازدان بەخشیوە. ئەمەش پێچەوانەی دەستوری عێراق و یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانە. جگە لە کۆمپانیا نەوتیەکان بەشێک لە کۆمپانیەکانی پەیوەندی و گەیاندن و ئینتەرنێت باج بە حکوومەتی هەرێم نادەن. هەروەها لە خاڵا سنووریەکانی هەرێم کۆمپانیا حیزبیەکان کەمترین باج بە حکوومەت دەدەن و بەشێکشیان لە بازدان بەخشراون. با بڕوای ئابووری ناسان وەرنەگرتنی باج لە کۆمپانیا نەوتیەکان و بەشێک لە کۆمپانیا حیزبیەکان کاریگەری خراپی لەسەر کەمبوونەوەی داهاتی هەرێم دروست کردووە. دەکرێت لە ڕێگەی وەرگرتنی باج بە شێوەیەکی دادپەروەرانە داهاتێکی زۆر بۆ حکوومەت کۆ بکرێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان گە سەرەتا بچینە لای کاک یادگار. کاک یادگار سوپاس بۆ ئامادەبوون دەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکاری چیەکە کۆمپانیا نەوتیەکان چ کۆمپانیای نەوتە جیهانیەکان و چی ئەوانش کە لە بواری ناوخۆدا کار دەکەن کە ژمارە 822 کۆمپانیای باج بە حکوومەتی هەرێمی کوردستان نادەن. کاک یادگار گوێت لێمانە؟ بەڵێ، سەبارەت بە بازنەدان هۆکاری بازنەدانی کۆمپانیا نەوتیەکان بە حکوومەتی هەرێمی کوردستان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ دیارە مامۆستا یادگەر دەنگی باش ناگاتە لای ئێمە دکتۆریش ئەوە ئێستاگەش دکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینێران قسەمان لەسەر زیادکردنی باجە لەسەر هاوڵاتیان هەروەها کۆمپانیا نەوتیەکان لە هەرێمی کوردستان کە تا ئێستا ئامادەنین باج بە حکوومەتی هەرێمی کوردستان بدەن. دیارە ئێمە جگە لە کۆمپانیا نەوتیەکان کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. ژمارەیەکی زۆری کۆمپانیای ناوخۆیی شەیە لە هەرێمی کوردستان کە لە بواری نەوتا کار دەکەن کە ژمارە 822 کۆمپانیای کە تاکو ئێستا ئەوانیش باجیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نەداوە کە لە بواری ڕاوێژکاری و لە بواری یاسایی و لە بواری گواستنەوە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان کار دەکەن. ئەمە لە کاتێکدا کە لە هەرێمی کوردستان بڵین لە کۆتایی ساڵی 2017 حکوومەتی هەرێمی کوردستان باجی زۆری لەسەر هاوڵاتیانی هەژار و
کەم دەرامەت هێرێمی کوردستان زیاد کردووە لە بەرامبەردا خزمەت گوزاریەکان و لە بەرامبەردا موچەش کەمی کردووە. بەڵێ ئەگەر بەڵێ ماوسا بەخێر بێن سپاس ئەگەر سەرتالەوە دەست پێ بکەین دکتۆریان سەبارەت بە هۆکاری زیادبوونی باج لەسەر هاوڵاتیان بۆچ حکوومەت باجی لەسەر هاوڵاتیان زیاد کرد بەڵام لە بەرامبەرەوەدا کۆمپانیەکانی بواری نەوت یاخود بڵین بەشێک لە کۆمپانیا حیزبەکان باج بە حکوومەت تێرێ نادە؟ بەڵێ سەرتا سپاس بۆ جەنابتان سلااو ڕێزمێ بۆ بینەران و بیسەرانی کەناڵی عەزیزی پەیام. لە ڕاستی و بابەتی جەنابەت باسیەکەی ئەمەی کارێمی کوردستان کردوێتی هەڵێکی زۆر استراتیجیە لە ڕووی زانستیەوە لە ڕووی واقعیەوە و لە ڕووی بەڕێوەبردننی حکومڕانی لە ئاستی جیهانە. ئەمێ بۆ جەنابەت بۆ بیسەرانی بیسەرار و بینەرانی کەناڵی پەیام ئەوە ڕوونکەمەوە کە تەمەنا ئەکەم بەرپرسانی حکوومەت ئەگەیان لێ بە چ هەڵێکی استراتیجیان کردووە. لە ساڵی هەفتاکان تا ساڵی هەفتاکان شێوازێکی کلاسیکی بەڕێوەردن هەبووە کە گرنگیان بە شەریکاتی گەورەیەوە و توانە ئەگەر شەریکاتێکی گەورە ئیفلاس بکە ئەوە ڕێژەی بەکاری زۆر بلەوەی مۆزەفی زۆرە. گرنگیان زۆر بە شەریکاتی بچووک و مامناوەت نەیەوە باشە، بەڵام تێگەیشتن لە دوایەوە لە دوای ساڵی هەفتاکانەوە ئەمە گۆڕا بەڵێ لە ئاستی جانەسەوە توێژنەوەی گرنگی لەسەر کراوە نەتیجێ زۆر باشیاوە و ئێستاوە چەند ساڵ 50 لە نیو سەدەیە ئەم ستایڵە نوێ بەکارهێنێ کە هەرێمی کوردستان ئەم ستایڵێ بەکاری ئەهێنێ نیو سەدە کۆنترە لە شێوازی بەڕێوەبردننی حکومڕانی لە جیهانە لە بواری گرێبەستەکانەوە بەواری نەوتە بەعام باسەکەین باز لە باجەکەین لە مامەڵەی حکوومەت لەگەڵ شەریکاتی گەورە لە ڕووی باجەوە و لەگەڵ شەریکاتی بچووک و مامەڵەکردن لەگەڵ هاوڵێتان. ئێستا لە جیهان سەدە ئێمە نیو سە بەپێی زمانی علمی ئەڵام نیو سەدە ئێمە لە دواوین لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ شەریکاتی گەورە و شەریکاتی بچووک و مامناو لە ڕووی باج و لە ڕووی سەرانە ئەوەی کاکرد بۆ جەنابتانی ڕوونکەمەوە. ئێستا لە جیهانە گەیشتنەوە قەنەعەتێت نیو سەدە لەمە پێش گەیشتنەوە قەنەعەت ئەگە گرنگی بە شەریکاتی بچووک و مامناوەند بن، گرنگی بە بزنسی نافەرمی بن، گرنگی بە پرۆژەی تاکە کەسی بن، ئەمەوە ئەکا خەڵکی هانەیە ڕوو لە کەرتی تایبەتکەن زۆر گرنگی بە کەرتی گشتی نەیە. ئەمە خاڵێکی تروان لێکە توانای ئیبداعیان نەبێ بیل لە شێوازێکی نوێ لە بزنسکەنەوە لە سەرچاوی داهاتکەنەوە کە ئەمەوە ئاکات گەنج بچێتە کار و بەگەڵ گەشەکردن یا خەڵکی تر بچێتە کار لەگەڵیە. ئێستا لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئیقتصادی وڵاتەکەی لە 95 پشت بەستووە بە شەریکاتی بچووک و مامناوە نەک شەریکاتی گەورە. ڕێژەی بێکاریەکەی لە 95 پشت بەستووە بەچی کەمکردنەوەکەی پشت بەستووە بە شەریکاتی بچووک و مامناوەند لە ئوردون لە حتەکە وڵاتێکی عەرەبیە لە سووریا لە وڵاتەکانی کە ئێستا کاولکاریش. ئەمە پێمانەڵە چی عەقڵێتی شێوازی حکومڕانی ئەمە عەقڵێتێکی نیو سەدە دواکەوتووە. ئەمە خاڵێکی تر ئاشنا نەبووین بە شێوازی نوێی مامەڵەکردن لەگەڵ کەرتی تایبەت و کەرتی گشتی و شێوازی حکومڕانیە. شەریکاتی گەورە ئەرکان چیە؟ شەریکاتی گەورە ئەبنە سەرچاوەیەکی داهات بۆ وڵات. یعنی تۆ دیقەت بە شەریکات هەیە بە ملیارەها دۆلار باجەیە بە حکومەت، تاکسەیە بە حکومەت، بوونەتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو وڵات. باشە لەگەڵیشە کاتێک کە پابندە بە باج کاتێک پابندە بە مافەکان کە پێدێ لەگەڵیش ئەو ئەرکە دارایانی کە بەرامبەر بە حکومەت و وڵاتانەتی بە شێوەیەکی پاک دەبنە سەروەتێکی نیشتیمانی بۆ وڵاتە. یعنی بۆ نمونە شەریکاتێ سەروەتی نیشتیمانیە بۆ لەبەرەوەی مامەڵەیەکی دروستەکە بەغە سەرچاوە دارایەکانە باجی خۆی ئەدا بۆتە سەرچاوەیەکی گەورە بۆ ئەو وڵاتە لە ڕووی هەناردەکردنی بەرهەمەوە و لە ڕووی گێڕانەوەی پارە لە وڵاتانی ترۆ بۆ وڵاتەکەی خۆی. یعنی گرنگیەکەی زۆر لە حکومەت زۆرترە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان شەریکاتی گەورە بوونەتە بارگرانی بەسەر بودجێ حکومەتەوە. یعنی تۆ دیقەت بە حەزەکەم ئەمە بیسەران و بینەراتان ئاگادارە شەریکاتی تێلکمیونیکیشن هەیە پەیوەندیەکان هەیە لە هەرێمی کوردستانە خۆمان زانین چەند ژمارەیەگەی بە ملیارەها دینار قەرزارە بە ملیارەها نزیک بۆ تۆ لە ملیار دلار تەنها بەو بڕە پارێزیایی کە لە هاوڵاتیان ئەسەنێ بۆ کڕینی کارتێک ئیتر 1000 دینار یا 250 باشە. ئەم پارەیە باجەکەی نەدراوە بە حکومەت بە ئیمزایەک بۆی کراوە بە قستی 200 مانگ بە چه بڕیارێک کراوە ئەمە چۆتە پەرلەمان ئەمە لێکۆڵنەوەیکی بۆ کراوە
ئەمە لەسەر چ بنەمایەکی واقعی لەسەر دۆخی هەرێمی کوردستان ئەمە کراوە. وەزارەتی پلاندانان کە ئەرکی پلاندانان لە ڕووی گەشەسەندنی اقتصادی و زائیدەن داهاتی ناخۆ چ ڕۆڵێکی بۆ لەمە. شەریکاتی گەورە هەیە چەندین ملیۆن دلار پارەی حکوومەت قەرزارە، ینی ئێستاش ئامادەنیە پارەکە باتەوە. باشە لە پاڵ ئەوەیە شەریکاتی بچووک و مامناوەندمان هەیە بە ڕقم 7 جۆر باجیان لێسن 7 جۆر باجیان لێسن لە شەریکاتی بچوو کە 4-5 کارمەندی هەیە. یعنی وا لە خەڵکی ئەکەن کە ئەبێ شەریکاتە بچوو مامناوەندەکان ناچاریانەکەن دایخن ڕێگەنیان گەورە بن. وهانی ینی گەنجەکانی بێئومێدەکە لەوەی کە ڕووبکەنە کەتی تایبەت خۆیان خاوەنی کارێکی خۆیان بن لەوێوە چیەکەن مەجبورن داوای دامەزراندن کەن. ئەوە حکومەتە وای کردووە کە خەڵکی ڕوئیاکە یا چاوی لەسەر کردی گشتی بێ. ئەگەر حکومات بزانێ ئەتوانێ وا بکە کردی گشتی بەشێکی بچووک بێ لە ئیدارەدانی ئەم وڵات. لێرەوە کۆمەڵی گەندەڵی تر کە باز ئەکرێت کە لە گومرگەکانەوە کە ئەکرێ لە زۆرێک من ئەڵام بەڕاستی ئەم پرۆژێک کە چاکسازێکە هەیە تەمەنا ئەەکەم بە شێوەیەکی جدی بە شێوەیەکی نیشتیمانی سنوورەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە، دەواازەکان بگرێتەوە، مامەڵەکردن لەگەڵ شەریکاتی بچووک و مامناوەند بگرێتەوە، مامەڵەکردن لەگەڵ شەریکاتی گەورە بگرێتەوە. ینی تۆ دیقەت بە لە ساڵی 2016 چەندین بڕیار دەرچووە بە پێی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە 2004 ساڵەوە پێش شەریکەیەکی گەورە گرێبەستی لەگەڵا کرا بۆ وردبینی لە داهات و لە خەرجی لە زۆر شتەکان چەندین ملیۆن دلاری درا کوان نەتیجەکەی. یعنی بازرگانمان هەیە بە ئیمزایەک باشترین زەوی لە سلێمانیا پێدراوە، هەر ناوی شوێنەکەێنم بەنزیخانەی عقاری چۆن درا بە چ نرخێک درا بۆ درا ئێستا کراوە بەچی کراوە بە شوێنێک بۆ ساختکردنەوەی کاڵای دەرەوە نەکراوە بە کارگەیە نەکراوە بە شتێکی نیشتیمانی و ئەمە ئەکرا بکرایە بە ینی حکومت بەمانە سەرچاوە یعنی زەویەکەی بە نرخێک بدایە سەرچاوێک وایە بە حکومت نەک بە تەلەفۆن و بە ئیمزایەک ئێمە سەروەتی زەوی سەروەتی ژێر زەوی ببەخشینەوە سەرچاوە مرۆکەشمان لەسەر زەوی بێ ئومێدکەین. یعنی کارەساتە لە وڵاتان من وڵاتی سعودیە ئێمە وڵاتێکی عەرەبیە و بە حسابی ئێمە دواکەوتووە چەندین دەیە لەوە پێش ڕێکەوتین لەگەڵ ئەو شەریکاتە نەوتانێک کردو کە هاتنوەتە وڵاتەکەی بۆی لە داهاتوویەکی نزیکە ئیماراتی ژەوەی کردووە قەتەری ژەوەی کردووە داهاتوویەکی نزیکە دەستی کاری خۆی بتوانە ئیدارەی نەوتکە. یەکێک لە مەرجەکانی ئەوەیە تۆ ئێد نەوت لای من دەرئێهێنیت بەرهەمێنانی تیاکەی ئیسیسماری تیاکەی و ئەفرۆشیت بە مقابل بەوە کە حەسەی خۆت و مافدەیە دەبێ پەیمانگایەکی نەوت بکەیتەوە بۆ پێگەیاندنی کادری ناوخۆی. ئێمە چەند ساڵ بەڵێ یەکێک لە مەرجەکانی عەقدی نەوت لەگەڵ ئێمە نەگەوەمان نییە ئێمە نەزانین پارەکەی بۆ چۆڕوە زائیدەن لە باج خۆش بوون کە من گومانم هەیە و باجە بە شەراکەت لێ خۆشە بن یعنی هەمووی بۆ شەریکاتە بۆ بە پرسە ڕوا بۆ حیزب ڕوات زانی گرفتی کەتی نەوچە لە هەرێمی کوردستانە گرفتەکەی ئەوەی خەرجێکی زۆریان بە ناحەق خستووەتە سەری لە پێناوی ئەوەی داهاتەکەی کەمکە چونکە ئەگەر بۆ منە داهاتی نەوت 500 ملیۆن دلار بێ 200 ملیاری ببن دیارە وا ناکە 500 ملیار دلارە ملیۆنە دلارە ئەچن خەرجەکەی زیاد ئەکەن بۆ ئەوەی داهاتەکەی کەم کات بڵێن ئەوە داهاتەکەی بۆیە بەڕاستی مامەڵەیەکی نیشتیمانی ناکرێت بە سەرچاوە مرۆیی بە سەرچاوەی سروشتی لە هەرێمی کوردستان و بەداخەوە من ئەڵام ئەگە حکوومەتیش نیەتێکی چاکسازی هەبێ بەوە دەرەکەوێت کە نیەتەکە ڕاستەقینە بەوەیە کە دەست بەرێ بۆ ئەم مەلەفە گرنگانە کە سەرچاوەیەکی گرنگم دەست بۆ هەنێشت براوە بەڵام ئەو شتانە نیە کە بتوانێت داهاتی هەرێمی کوردستان وا لێ بکە بەشی موچەخۆر بکات. ئەگەرم وڵات دکتۆر بچین لای کاک یادگار سوپاس بۆ ئامادەبوون و دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر نەدانی باج لەلایەن کۆمپانە نەوتەکانەوە پێی یاسای نەوت و غازیش دەبێت ئەوانە باج بدەن یاخۆ بڵێن چەند جۆر باج بدەن بە هەرێمی کوردستان کە تا کوێستانیاندا لاوتان لێ طبیعیە پێبستەکانی ئەو شێوازەی کۆمپانیاکان پێبستەکانی حکوومەت دەستی بە بەرهێنانی شەیلین کۆنترا هەم نەوتەکە لەسەر و هەموو مڵکان حکوومەت هەرێم
لە کۆی ئەو بۆ پاش ئەوە خەرجی وە لە پاشەکە لە ئاستی لە ساعت پانیاکانەکە ئەمە بڕێکی زۆر لە راپۆرتەکانی دیلۆی ئێمە ئاماژەمان پێ زۆرە ئەوە ئاسان لەو بەشکرێ و لەو شتێک هەیە لە ساعت کۆمپانیای حکوومەتی تا ئیسەکەەوە مامۆستا یادگار بوو بوورەدەنگ کەت باش ناگاتە لای ئێمە دوای گەر هاوکارەمان چاکی کەم گەرم وڵات داوای لەبوونە بەڕێز دەکەم دکتۆر کەرۆم گەرم وڵای بەڕێز سەبارەت بۆ وەرگرتنی باج کەوتل لە کۆمپانیا گەورەکان چی لە بواری نەوت ئەم باجە پێ دوای لە کۆمپانیا حیزبەکانیش وەرناگیرێت تەنها لە کۆمپانیا بچووکەکانەوەی کە کەمتر حیزبین و لەو شەریکاتە ڕووی داخرابوونەوە لەو شەریکاتانە وەرەگیرێت کە کۆڵەکەی اقتصادی هەموو وڵاتێک کە منە لەم وڵاتی وەکو ئەمریکا وڵاتی وەکو بەریتانیا وڵاتانی ئەوروپی کە سەرو لە سەدانەوە لە ساهشتاوین بۆ لە سادنەوەت پشت بە شەریکاتی بچووک ماناوە دەبەسە ئەبوووریەکە ئەمان هاتوون خراوی خاوەنکارەکان لە 150 زیاتری کارگە بچووکیان داخراون لە ئێستا بۆی زیادکردنی کرێی کارەبا و سوتەمەنی ئەزانێت چۆنە خۆی ئەوە ئەلفوبای اقتصادی یعنی تۆ خەرجی شەریکاتی بچووک و ماناوەند زۆر ئەەکەی بۆ ئەوی داهات بۆ حکوومەت زیاکەیت بەڵام داهات بۆ حکوومەت زیان نابێ لەولاوە ئەچی پار لێخۆشببوون ئەەکەی بۆ باج و خەراج و بەرپرسیاتە لە پرسیارە داراییەکانی شەریکاتە گەورەکان یعنی تۆ شەریکاتی بچووک و مامناوەند وەستە چاوەمەرەوەیەکە ئەەکەیتە قوربانی چەند شەریکەیەکی گەورەی حیزبی شەریک من ئەبێ ئینسان بە ئینسافەوە قسەکە شەریکاتی گەورەیشمان هەیە کە توانیوێتی کە ئیبداع بکە خزمەتگوزاری باش بکە و بەرهێنانی باش بکە بەڵام لە پاڵ ئەمەشا گەندەڵی بۆ کراوە ڕێگەی بۆ خۆش کراوە کە بە هاوکاری کراوە ڕێگەی بۆ خۆش کراوە لەسەر چی لەسەر بودجەی حکومەت و لەسەر توانای مرۆیی لە هەرێمی کوردستانە ئەم پرۆژە چاکسازیە کە وەزائیدەن ئەم کێشە ئابووری وەزائیدەن کێشە سیاسەکان کە کەم نین چونکە گرفتە سیاسی و گرفتە ئابووریەکان لازم مەلزومی یەکن گرفتێکی سیاسی ئاسانی گرفتێکی کۆمەڵاتی دروستەکە گرفتێکی ئابووری دروستەکە بە پێچەوانیشەوە کاک حەکیم ئەگەر ورتر بڵێین گەورەترین قەیران لە هەرێمی کوردستانە کە ئەمەی کردووە ناتوانرێت چاکسازی بکرێت و ناتوانێت دەست بێت بۆ ئەمە لەفانە کە چەندین دار باسم لە سیستەمی سێبەر کردەوە باسم لە دەسەڵاتی قوڵ کردەوە باسم لە بەڵێ سیستەمی سێبەر ئەوەیە کۆمەڵە خەڵگەن بە شێوازێکی ڕێکخراو گەندەڵی ئەەکەن بە پێی یاسا گەندەڵیەکەن لە پشتی حکوومەتەوە حکومەت هاوکاری کردن ئێستا بە جۆرێک گەورن ئەوان حکومەت بڕێوە بن ئەوان ئاڕاستی حکومەتەکەن ئەوان ناڵن ئەو پرۆژە یاسانە کە دەرچێت کە قوتی ئەوانە بڕێ دۆ دیقەت بە لە حکوومەتی عێراق تۆ سەیری کە چ دژاتێکی لە پێچینەوە لە گەندەڵەکان لە دروازەکانەکرێت لە هەرێمی کوردستانە چ بەرگریەکەکرێت بۆ لەبەر ئەوەی هەرێمی کوردستان بناخەکە لەسەر بنمایەکی باش دانراوە بنمایەکی واقعی و شەفاف و لەسەر بنمایەکی نیشتیمانی ئەمەوە بڵم ئەم دۆخە ناجێگیرە سیاسی و اقتصادی لە هەرێمی کوردستانە بۆ ئەوی ڕوون بێتەوە بۆ هاوڵاتیان هەم معارەزە بەگشتی و هەم دەسەڵات بەگشتی نەمو عارەزەت خاوەنی ئامانجێکی هاوبەشن نەدەسەڵاتیش ئەوانەی کە لە حکوومەتان خاوەنی ئامانجێکی هاوبەشن و هەردووکشان پێکەوە دیسان خاوەنی ئامانج یعنی کەواتە لە هەرێمی کوردستانە ناتوانین بڵێن خاوەنی ئامانجێکی هاوبەشی نیشتیمانین قەینا جیاوازیمانەیە لە ئایدۆلۆژیا لە بیرروڕا لە تێڕوانیمان لە ڕووی لە زۆرێک مەسەلەکانە بەس کاتێ ئێتە سەر مەسەلەیەکی نیشتیمانی کە سەروەتی نیشتیمانی نەوتە کە داراییە کۆمەڵی پرسی نیشتیمانی سیاسیە دەواازەکانە کە کارتێکی بەهێزی سیاسی و ئابوورین کە ئێمە هەموویمان سووتانوە تۆ ئەزانی وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتێکی وەکو فەڕەنسا وەکو ئەڵمانیا گەورەترین کارتیان بۆ مامەڵەکردن لەگەڵ تورکیا هەر بە نمونە بینەوە گەورەترین کارتی مامەڵەی لەگەڵ وڵاتانی ئەوروپی سنوورەکانێتی ئەتوانێت دەستکەوتی مادی بەدەست بێنێ ئەتوانێت وای لێ بکگە بەرهەمی من نەکرمیش بەرهەمی تۆ ناگەم سنوورەکان داخەم بەسەرتا ڕاستە وڵاتێکی زلێزە بەس ئێمەش بابایی ئەوە سەروەری بگێرنەوە بە سنوورەکانمان ئامانجێکی هاوبەشمان نەبێ با جیاواز بین وڵات هەیە ئەبینی لە زۆر شتا جیاوازم تا سەر ئێسقان دژاتی یەکەکەن بەس کاتێ ئەگاتە سەر ئەوەی کە ئەم وڵاتە دانراوە کە لەسەر بنەمایەکی فرە کولتوری بنیادرێ هەرچی هەڕەشە بکە بۆ هەمویان یەکن لە ئەوەی کە دژاتی بکەن
کاتێک کە هەڕەشەیەک ئەکەوێتە سەر ئاڵاکەیشان تەنانەت ئەکەوێتە سەر بەهەردەدانی پارە هەمویان پێکەوە ئەکەم یعنی بینیمان چۆن معارەزە لە پەرلەمانە ڕاستەوخۆ سەرۆکی معارەزە سەرۆکی کە نەدەهێناوە ڕاستەخۆ پرسیاری لێەکە ڕاستەخۆ گوازێتەوە بۆ خەڵکی ئەویش ڕاستەخۆ جابێتەوە پێی ئەڵێ ئەمە چۆن خەرج کرد ئەمە چۆن قەرکەوەی جابێتی یاوم بەوەیە ئەمە پێی ئەوەتێکی ئەمە شێوازێکی ڕاستە دژاتیەکەکەن هەوڵە ئێیان زۆرترین کەمپینکە بۆ هەڵبژاردن و زۆفی یەکتری بدۆزنە ئەمە ئەبێ منافەسەیە دروستکە هاوڵاتی ببێتەوە بەڵام بەداخەوە ئێمە وامان لاتووە کاتێک کە یەکە گرن هاوڵاتی زەرەکە کە دژە بن نائستقارێتە دروستە بێ دیسان هەر هاوڵاتی دروستەکە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستانە قەیرانی ڕوئایەکی نیشتیمانی هاوبەشمانەیە شەرت نییە ڕوئیاکەمان ڕێگامان وەگیەک بێ شەو نییە مامەڵەمان وەگیەک بێ شەر نییە دیدگا ینی بیرکردنەوەمان وەگیەک بێ ئامرازەکانمان وەگیەک بێ شەرت نییە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان نەمعارەزە ئەمە یەکێک لە فەشەلی معارەزە بەداخەوە یەکێک لە خەلەلەکانی معارەزە لەوانەیە چەند حیزب دەست پێشخەری کرد بێ بەڵام دوجار نەگەیشتنەوە ئەنجام و بۆ هەوڵەکانی ئاشکا نەکراوە دیسان لە حکومەتی شعبین بۆ نمونە یەکێتی ئێستا ڕائێکی هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەڵام پارتی ڕائێکی تریە گۆڕان ڕائێکی تریە بۆ بیل لە ڕوئایەکی نیشتیمانی هاوبەش ناکەنەوە باشە بەزوەکو بین سەر مەسلەی باجەکان ئەوەی کە بەڕێز تۆگومانت هەیە باز لە کۆمپانیا نەوتیەکان وەرنەگیرێوتت بازیان ڕەنگە لە وەرگیراوێت و بۆ حیزب ڕۆشتمێ ناتبێتە داهاتی حکومەت و یاخود لەو بازانش کە کۆ دەکرێن و لە هاوڵاتیش لەوەشدا هەر گەندەڵی هەیە ناگەڕێنەوە بۆ خەزیێن خۆی ئێمە زانیمان چۆن زۆربەی کۆمپانیەکان کەتەکان کراونەتە بڵین کۆمپانیا و کەتی تایبەت بەڵێ خۆی ئێمە زانیمان کە چۆن مامەڵە کراوە لەگەڵ شیرینەوە ئێمە چەند ساڵە ئەمە نەو دەرێنین ئەم هەموو شەریکاتانە شیرینیان کا شیرینی نەوت 5 میلیارد کە لە 2009 5 میلیارد دلار بەڵێ حکوومەتی ئەو کاتە 4 میلیارد بۆ 5 میلیارد دلاری بەجێهێش لە ناو سندوقی حکوومەتە چی لێ هات وەزائیدان بلێ ئێستاشە شیرینی ئەدرێ پاشگرێ بەستەکانیش پێ دوای ئێستا ئەگەر لە 2000 هیچ مامەڵی تازە کراوە لەو کاتەوە ئەگەر لە 2009 5 میلیارد بێستە پێشبینێکە چەند بەرز ئەمە قسەکەیە ئەکەوێتە سەرەوەی لەوەری کە عقدەکان شەفاف نییە خاڵێکی تر نەدا هاتووە لە ڕابردووە ئێمە مامەڵەیەکی زۆر ناشەفافەمان لەگەڵ نەوتا کردو قانونێگەیە ینی قاعدەیەکی یاسایی هەیە بۆ مەسلەی نەوت بۆ ئیدارەی نەوت و بۆ ئیدارەی دارایی نەوت لەو جیهانە ڕێک پێچەوانەی یاسای جینایی ئەوەی کە لە محکەمە ئەکرێت لەوێ ئەوترێ هەموو کەس بێتاوانە تا تاوانەکە ئەسەرمێت وڵاتی دەوڵەمەند بە نەوت دەوترێت گەندەڵە تا بێگەندەڵێکی خۆی ئەسلمێنێ تا ناگەندەڵەکە خۆی ئەسلمێنێ هەتا ئێستا هەرێمی کوردستان نەیسەلماندووە کە ناگەندەڵە هەشتەکان هەموو وڵاتێک کە نەوتی هەبێ گەندەڵە تا ئەو کاتەوی بیسەلمێنێ لە ڕێی داتای ڕاستەقینە باشە لە هەرێمی کوردستانە کارەساتە یعنی تۆ ببینە ئێمە ئەم هەموو شەریکاتە نەوتەمانەیە چ سوودێکیان هەبوو بۆ پێشخستنی توانای مرۆیی لە بواری نەوتە لە هەرێمی کوردستان کادیریان پێ نەگەیاندووە هیچ بەرجێکمان نیە لەو بوارە هیچ مەرجمان تۆ بینیمان چەندین خۆپشاردان کراوە لە کێڵەکان لەبەرەوەی تەنها ژینگە پیسکردن و تێکدانی ڕێگاوبانەکان بۆ هەرێمی کوردستان ماوە ئەگەرم وڵات کاگیادگار داولەبوون دەکەم بەڵکۆم جارە دەنگەکەت باش بێ و لە خزمەت تابین سەبارەت بە سەرنجیەوە لەسەر نەدانی باج لایەن کۆمپانیا نەوتیەکان ئەوە پێی یاسای نەوت و غازیش دەبێت باج بدەن یاخود چ جۆرە باجێک بدەن سڵاوتان لێ دووبارە نازانم ئەگەر تەبیعی بەپی یاسا باجە سەپێنیەوە هەرە پێ بە یاساش باج تا برێ بەخشیە هەر لایەنێک بێ کۆمپانیا بێ ئاشخاص بێ بە پێی یاسای نۆتۆپاز یاسای 22 ساڵی 2007 لە مادەی چ لە پاسێوە کاکە کۆمپانیاکان ئەبێ 6 جۆر باج بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ پێبەستە نەوتیەکان چونکە وەکو ئەوتێ العقد شریعة المتعاقدين واتە هەر برێ بەستێک لایەنەکانی بەپێ و ئەو بڕگانەی کە تایەتی پابەندە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە بەپێ ئەو یاسایی کە دایناوە خۆی بە شێوەیە لە شێوەکان کۆمپانیاکان بەخشووە بەوە ناکە ئەڵێ تاجنایەن ئەڵێ حکوومەتی کوردستان لە مادەی 30 عقدەکانە هەرێک و پاسێوە کە ئەو کۆمپانیاکانی لە مدەی هەموو پێبەستەکان لە بیدایەتی بەرەبێنانەوە تا کۆتایی
عقدەکەیان کۆتایی بێ بە شێوەی لە هەموو جۆرەکە تجارت باجی کەرەسەوەدانەیە کە داخڵی وڵات دەکەن و بەکاری نەوتە و حتا تاکس ئەو دێکانشی کە لە کێڵەکان ئەکسپارت وەکو چۆنەڵێ ئەجنەبین لەبەرەوە حکوومەت کانەوەکەشی لەسەرتاوە ئەوەوە کە کۆمپانیەکان ئەوی سەرنجیان پێش توان وەپەریانان کەن لاری کوردستانە هاتووە میستیسنای کردووە کە بیان بەخشێ لە دانی باج بەڵام بۆ کۆزانن لە ساڵی 2004ەوە بدایێت دەست بە شێوەیەکی منتەزەم گرێبەستەکان کراوە کە ئێستا زیکی 8 ساڵ بعدێک 15 ساڵ یان 32 ساڵ بەسەر گرێبەستەکان و حکومەت تا ئێستا ئەم وار نەکرێتەوە تەبیعی بە پێی یاسا چلی ئەو داهاتی کە دەستیانەکەی ئەو قازانجەی دەستیان نەک داهات کۆی داهاتی نوێیەکان خەرجیەکان تەنها لەسەر پرۆفیت لە قازانجی کۆمپانیاکان تەنها حسابی سەرپێییم بۆ پێی ئەو ڕپۆرتەی دیلۆ لە ساڵی 2009 داناوە نزیکی ئەگەر گرتە کەریمی کوردستان نزیکی 50 میلیۆن دلار باجی وەرەگرت گرفتی سەکتەری نەوت تەنها ئەگەر یەکێکی تر لەوەیە لە بازارکردنی نەوتایە حکوومەت هێرێمی کوردستان بە داشکانێکی زۆر نەوتەکەی فرۆشێ و گوێبیست بووین لە ماوەی ڕابردووە لە پەرلەمانی کوردستانی کە لە ئەندام پەرلەمانەکان باسی ئەوەی کرد کە کۆمپانیا هەیە ئامادەیە بە نرخێکی زیاتر $5 زیاتر لەوەی کە ئێستا حکوومەت هێرێمی کوردستان نەوتەکەی فرۆشیە بیگا بەڵام حکوومەت هێرێمی کوردستان تا ئێستا پێمان ناڵێ بۆچی ئەوەی نەکردووە حکوومەت هێرێمی کوردستان باش لە کۆمپانیا ناوخۆیەکان وەرەگرێ هیچ کۆمپانیایەکی بچووک و گەورە ناڵێم گەورە کۆمپانیای بچووک و مامناوەنددارێمی کوردستانە نابەخشێن لە باج و ئەگەر هەر سولفەیەکیشیانە بێتا ئەستۆپاکی لە هەر چ لایەنی پەیوەندیدارەوەیە حتا ئەگەر $2000 دیناریش قەرزار یانن ئەو پارەیەبن ئەنجا مامەڵەکانیان بۆ ڕایەکرێ بەڵام لەگەڵەوە شاخەتەری کوردستان تا ئیستا بە هیچ شێوەیەک باجی لە کۆمپانیاکان وەرنەگرت مە لە کاتێکە کۆمپانیا نەوتەکان بەردەوام لە ڕاپۆرتەکانیانە ئەڵێن هەرێمی کوردستان ئەو شوێنەیە کە ئێمە قازانجێکی زۆری لەکەین و ئەو قازانجەی لە هەرێمی کوردستان ناکرێ بە هیچ شێوەیە بەراورد ناکرێت بە هیچ شوێنێکی دنیا ئەوە حکومەت هەرێمی کوردستان ئەمەی بخۆستایەتەوە بۆ ئەوەی بیتوانایە زۆرترین قازانجکە بەڵام بەداخەوە لێرەدا کۆمپانیا نەوتەکان زۆرترین قازانجەکەن لە بەرامبەردا حکوومەت هەرێمی کوردستان زۆرترین قەرزی کەوتووەتە سەر. ئەگەر بە کورت وەڵامی و پرسیارەم دەیت و دوای شتێکەکەم وڵات ینی بەپێی ئەو خوێنەوەی کە بەڕێزت دەبێت لە سەدا چلی بڵین ئەو قازانجی کە کۆمپانیا نەوتەکان دەیکەن وەکو باج بدرێ بە حکوومەت هێرێم ینی پێ دوای دەبووە لە 2019 $50 میلیۆن وەکو باج لە کۆمپانیەکان وەربگیرا بێ تەبێ ئەگەر ئەو بڕێ مەبەستمەوەیە ئەگەر باج لە کۆمپانیاکان وەربگیران لە مدەی و ساڵە $50 میلیۆن باج ئەکەوت بەڵام وەزانین حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیاکانی بەخشیوە لە باج بەخشیون لە باج ئەڵێ حکوومەت هەرێمی کوردستان لە بەری کۆمپانیاکان باجەیە ئەمە نەک ئەوە جارێکی تر حکوومەت هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەتری هەیە قەرزاری کۆمپانیا نەوتەکان بۆ لە یەکێک لە گەورەترین کێڵگەکانی نەوتا هاتووە پشکی حکوومەت هەرێمی فرۆشتووە یاخود یاوێتی لە خستوێتە بری ئەو قەرزەی کە حکوومەت قەرزاری کۆمپانیاکانە لە سابستی ئەو پشکەی کە هەیە بۆ لە کێڵگەی تاوقی و فیشخاپور حکوومەت هەرێمی کوردستان وازی لێ هێناوە لە هەموو مدەتی عقدەکە لەگەڵەوە $150 میلیۆن قرار بۆ کۆمپانیاکان خەرجی کا بۆ پاڵاوتری مشروعەتیا و ئەوەشی واز لێ هێناوە کە ساحەوتی هەموو داهاتی ئەو کێڵگەیەشی بۆ ماوەی 5 ساڵ واز لێ هێناوە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی ئەوەیە ئیدارەدانێکی خراپی هەیە تا ئیستا ناشەفافیەت هەیە ناڕوونی هەیە لە بەڕێوەبردننی سێکتەری نەوتە ئەمە بەرەو ئەوەمانە بە حکوومەت هەرێمی کوردستان چەند کەسێک یاخود چەند کەسێکی خاوەن نفوذ لەناو حکوومەت هەرێمی کوردستانە مستەفیدن لە سەکتەری نەوت بۆیە ناوێ بە شێوەیەکی سیستماتیک سەکتەری نەوت بەڕێوە بەرێ لەم ناڕوونی لێڵی یاخود لەو ئاوە لێڵا حکوومەت کوردستان ناڵێم ئەو کەسانەی کە مستەفیدن
لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان قازانجێکی زۆرەکەن لە بەرامبەریشە خەڵکی هەرێمی کوردستان باجەکەیە. ئەمە تەنها چارەسەری بەوەیەکە یەکەمیان ئیدارەیەکی ڕاست و دروست لە سەکتەری نەوتا دوو پیاچوونەوە بەو گرێبەستانە بکرێ. حکومەتی کوردستان لە چەند قۆناغێکە پیاچوونەوەی بە گرێبەستە نەوتەکانیان کردووە. بە دڵنیایی ئیستەش ئەگەر ئیرادەی هەبێ ئەتوانێت پیاچوونەوە بە گرێبەستەکانە بکە. هەمواری هەندێک بەسکە ڕاستە هەموو ڕێکەوتنێک ئەخز و عەتایە، بەڵام لە واجبی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرچەوەندی هەرێمی کوردستان هەرچی عەقد و گرێبەستێکیکە بیکە و ئەوەی کە نەیکردووە لە ڕابردووە زۆر درەنگە بۆ ئەوەی کە ڕاستی کاتەوە و پێویستە ئەمڕۆ پێش سبینە هەستێ بەڕاستکردنەوەی ئەو خەلەلانەی لە گرێبەستەکانی نەوتا هەیە بیکات. بەڵە سپاس دەکەم. بەڵە بینێرانی بەڕێز ناوبەڕێکی کورت و دەگەڕین وڵات. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین، زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە. 0 153 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە.
تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر کارۆمگەرم و لای بەڕێز پێشتر باسی ئەوت کرد کە وێرایەوەی کە باج بڵێن لە کۆمپانیا نەوتیەکان وەرنەگیرێ و دەستی کاری ناوخۆیی لە کۆمپانیا نەوتیەکان پێنەگەێنرێ لە داهاتەکەشە بڵێن هەر کێشە هەیە لە کۆکردنەوەی داهاتەکان ئەمە گرفت بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقیش دروست ناکە لە مەسەلەی نەوت حتما ئێستا پێم وایە سیاستێکی نێودەوڵەتی نوێ هەیە بۆ عێراق بۆ ئیدادانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە من لە شوێنی تریش ئاماژەم پێکرد سیاست نێودەوڵەتی نوێیەکە چییە بڵێ لە کەناڵتر ئاماژەم پێکرد کە هەر پێشەوەی کە چەند مانگێک بوو کازمیات بۆ سەرحکم کە ئەوە ئەخمێنێتەوە کە عێراق بە جۆرێک لەم قەیران و لەم ناجێگیری سیاسی ڕزگار بکرێ بەدەل لە جیاوازە تایفی و جیاوازە مەسەویەکان بۆی ئەوانە تێبڕێت ئیستیقرارەتێکی ئەمنی و سیاسی و اقتصادی عێراق دروستکرێت بۆ ئەمە هەرج باجێ پێویست بێ ئیەن باجەکە ئایا هەبێ هەرێمی کوردستان بیە یان ئەوە تا ئەمریکا و ئەوانیش تا ڕادەیەک لەگەڵ ئێران تەنەزولکەن لە حەقی خۆیان بۆ ئەوەی کە عێراق ئیستیقراراتی وەرگێت لێرە ئەم سیاسەتە نوێیە کە سیاسەتێکی چاکسازیە کە عێراق ئەگرێتەوە و ناتوانێت حتمما ناتوانێت گەندەڵی بنبڕکات چونکە دەسەڵاتێکی قوڵی هەیە بەڵام هەرێمی کوردستان ئەخاتە ژێر دووڕیانێکی یعنی ئەخاتە بەردەمی دووڕیانێک کە ڕێگەی سێهەمی نییە یان ئەوە تا ئەبێت چاکسازی بکات لە ڕووی داهاتەوە لە ڕووی خەرجیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی منزومەی حکومڕانیەوە لە ڕووی سیستەمی بەڕێوەبردنەوە بە جۆرێک سیاستکە کە بڵێ منیشەم من ئەتوانم حکومڕانەیەکی دروست بکەم کە مجازفەیە ئەگەر من بخەنەوە سەر عێراق مجازفەیە ئەگەر ئێمە کەنە قوربانی عێراق بەڵام کاتێک کە بوو بیتە سەر ئێشەیەک و بوو بیتە پارچەیەکی تر لە گەندەڵی لە عێراقا وەزائیدەن بەتایبەت لە سنوورەکانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازچکەوە مۆزوعێکی قوڵە لەوانێت دەرفەت نەبێ بچینە ناو مۆزوعەوە کە ئێمە ئەبینین کە زۆرێک لە وڵاتان ئێستا بۆچی یەکسەر دەسەبن بۆ داوا لە کازمێکن دەستبا بۆ دەواازەکان چکە دەواازەکان ئەو وڵاتە پێشکەوتوانە باش لە گرنگی دەواازەکان تێگەشتون لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی تۆزانی عێراق خاوەنی سەروەری خۆینە لە هەرچێ ڕۆکۆ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادیشەوە یعنی بووەتە شوێنێک کە شوێنی ساکردنەوەی کاڵە شوێنی دزەپێگردنی زانیاری و کوشتن و بڕین بەڵێ لە هەرێمی کوردستانیشە بەداخەوە تا ڕێک ئەمنیەتەکەی پارێزراوترێ بەڵام لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئابوووریەوە بەڕاستی هەرێمی کوردستان نەیتوانێت کاتی دەواازەکان وەک پێویست یا لە گرنگەکەی تێنەگەیشتووە یان نەیزانەوە کاری لە گرنگەکەی تێنەگەیشتوە دااتێکی باشیان دەست دەکەوێت کۆمپانیا حیزبەکان لە خاڵە سنوورەکان ئەوە قسەکە لەسەرەوەی کاتێک کە ئامانجی حیزبی ئامانجی شخصی باڵەکەشە بە ئاسەر ئامانجێکی نیشتیمانی و پرۆسەیەکی مۆدرنی حکومڕانی بەقەدەر ئامانجە شخصیەکە ئەو منزومەیە بچووکە بێتەوە تۆ دیقەت بێ هەرێمی کوردستان کاتێکە ئەوتە هەرێمی کوردستان تۆ حیزبت بیرەکەوێتەوە دەوڵەتت بیر ناکەوێتەوە حکومڕانێکی سەرکەوتو نایەتە خاڵ ئەمە بۆ ئامانجە حیزبیەکە باڵی کێشاوە بەسەر ئامانجە نیشتیمانی و ئامانجە نەتعینەکەیە بۆیە ئەوە ڕێگەی چانەکە ئەبێ ئەو چاکسازیە بکات ڕێگەی تریان ئەگەر نا ئەکرێتە قوربانی ئەو شەپۆ لە چاکسازی کە هەندێک دەوڵات لەسەر خەتەن و تەنانەت ئێرانیش قسەی لەسەر کردووە ئامادەیە عێراق بەرەو چاکسازی بڕوە لەبەرەوەی بازاڕێکی باشە بۆ ئێرانیش قوربانێکە چیە بۆ هەرێمی کوردستان قوربانێکەوەی هەرێمی کوردستان سیادەیەکەوێتە بەرهەڕەشە دەسەڵاتەکانی تەسکەکرێتەوە وەزائیدەن من لێرەوە ئێڵم تەنانەت ئامادەن قبوڵیان بە کازمی بە نیمچە دیکتاتۆریەتیش حکومڕانی عێراقە بۆ ئەوەی عێراق لەم پاشاگەدانی ڕزگارکە باش سپاس دەکەم دەگرم وڵات دکتۆر کاگەرگەر بڕێم وڵای بەڕێز سەبارەت بە کۆمپانیا ناوخۆییەکان سکرتێری ئەنجومەنی وەزیران لە دانیشتنی پەرلەمان لە ماوەی ڕابردوو باسی لەوە کە 822 کۆمپانیا لە بواری نەوت و غاز کار دەکەن و بازیش نادەن ئەم بڕێکی زۆر نییە و هەموو کۆمپانیایە لە هەرێمی کوردستان ناوخۆی
بەتاکید سێکتەری نەوت و غاز سێکتەرێکە کە هەلی کاری زۆر ئەڕەخسێنێ و لە ناویشیانە ئەو کۆمپانیانە تەبێت لە ڕێگەی کۆمپانیەکانەوە لە ڕێگەی کۆمپانیانەی کە ئەو کەسانە بەکارێنن تەبێت ئێمە نازانین ئەو کۆمپانیانە چین وەکێ لە پشتیانەوەی ئەو نازانین زۆربەی کۆمپانیانە لەوانەیە کۆمپانیای سکیۆریتی بن کە وەزارەتی سامانە سروشتیەکان حکوومەتی هەرێمی کوردستان مستەغنیە لیان لەم کاتەیە و بەپێی ئەو راپۆرتەی کە مانگی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی ڕابردووی بڵاوی کردەوە و لە ناوی راپۆرتی وەزارەتی سامان سروشتیەکان بوو لە کاتێکا کە کێشە هەبوو لە هونکردنی گۆری هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و لە ڕێگەی دەستگای زانیاریەوە هاتووە ئەو کێشەی حل کردووە نەک سکیۆریتەکان کۆمپانیای سکیۆریتەکان بەشیوە لە راپۆرتەکە باسی نەکردووە ئەمە ئەومان پێ ئەگەێنێ ئەم کۆمپانیانە لە جیاتی ئەوەی کە سوود بگەێنن زیاتی مشەخۆریەکەن بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمەش ئەبێت و ئەو پارەی کە ئیرێ بەو کۆمپانیانە و ئەچێتە سەر خەرجی کۆمپانیا نەوتەکان و ئەوە بوو من لە بەش یەکەم لەوانەیە سەوتەکەم نەگەشتە ئەو خەرجیە زۆرە تەنها ئەوە نییە لە باجەکانە حکوومەت وەری ناگرێت و لە کیسێکێ پارەیەکی زۆر ئەیە بە خەرجی کۆمپانیا نەوتەکان ئەو پارەی کە سەرفەکەن و ئەم پارەیە ڕقەی زۆر زۆرە و بەشێکی ئەوەیە کە ئیرێ بە کۆمپانیاکانی سکیۆریتی کە حکوومەتی هەرێمی کوردستان دوولی وای پۆلیسی پارێزگاریکردن لە سەکتەری نەوتی هەیە کە ئەتوانێەوە بەکاری بێنی ئەمە شتێک نیە حکوومەتی هەرێم نەتوانێت بیکە ئەمە شتێکە لە اختصاسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ مشکلەی نییە و پێویستیشی بە دامەزراندنی کەسی تر نییە تەبیعی تەنها کۆمپانیا ناوخۆیەکان نییە باجن ئەبێ کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش بەر ئەو باجە بکەون کە لە حکوومەت باشە ئەی خاتە سەریان و بێبی خاتە سەریان باشە چاوپێخشانەوە ئەکرێ بەگرێ بەستەکانە ئەگەر ئەوە بکرێشتێکی پاشە بەڵام بەنەسەندنی باج لە هەر کۆمپانیایەک بێ ئەمە واتە ئەوەیە کە ماڵی گشتیە و مڵکی کەس نییە تاپولەی خۆش بی بۆ کوتیشمان باج تەنها بە یاسا لێخۆشبوونی لێکرێ و هیچ یاسایەکەونەی من ئاگادار بم لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە دەسەڵاتی ناوەندیشەوە یاخود لە بەغاوە دەرچوو بێ بۆ بەخشینی کۆمپانیاکان لە دانی باج لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەدەردانێکی زۆر تەبیعی باسیشم کرد ئەو کۆمپانیانە کە بازنیان هەموو کەسانێکیان لە پشتەوەیە کە بە شێوەیە لە شێوەکان یەکێک لە دەسەڵاتدارەکان لە پشتیانەوەتی ئەگینا بەبێ ئەوە هیچ کۆمپانیای بچووکی تر غەیری ئەو کۆمپانیانە لە 1 دینار لێخۆشبوونیان بۆ ناکرێەوە ئەگەر ئەستۆپاکی 1 دیناریان لەسەر بێ هیچ مامەڵەیەکیان ئای چی ئەم کۆمپانیانە ئەبەخشرێن وەکو وتمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شوێنەیە یاخود پێگەی هەرێمی کوردستان نەوتەکەی زۆر نزیکە لە ئاستی سەرزەویەوە و تێچووەکەی لە زۆربەی شوێنەکانە ناگاتە $3 کۆمپانیەکانیش ئەڵێن ئێمە زۆرترین خازانجەکەین کەواتە ئەبێ ئیستیغلالی ئەوە بکرێ زۆرترین خازانج کۆمپانیەکانەکە لە مقابل حکوومەتی هەرێمی کوردستانی زۆرترین خازانجکە لە ماوەی ڕابردووە و لە ماوەی 2014 کە بە فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردو بە هەناردەکردنی نەوت لە غەیری ئەوەی کە قەرزی زۆر هاتوۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەو کاتەوە کە دەستکراوە بە هەناردەکردنی نەوت نەتوانراوە موچەی فەرمانبەران پیرە شایستەی کۆمپانیەکان بیناوبین پچڕاو و نەپچڕاو بەڵام لە 2015 بە کاملی شایستەی کۆمپانیەکانە هەیە لەگەڵەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە قەرزاریەکی زۆرم لە کاتێکە ئەبوایە لە بری ئەو قەرزاریە قازانجێکی زۆر حکوومەتی هەرێمی کوردستان بیکایە چونکە پێش ئەوەی کە ئەو سامانە سروشتیە گرنگە و بەرهێنانی تیا بکە هیچ قەرزارێک نەبوو خاڵێکی کە زۆر گرنگ کوردستان دیار نییە هیچی تیا کرد 5 کۆمپانیایە کە ئەبێ بە ژێرخانی ئابووری و ئێمە لە هەموو مناسبەتەکانە باسی ئەوواقین ئەو 5 کۆمپانیا بە ژێرخانی ئابووری نەوتی هەرێمی کوردستان و هەموو هەلیکارەکان لە ڕێگەی ئەوانەوە ئەبێ ئەمە دوو ئیسفادەی یەکێکیان ئەوەیە خیبەی ناوخۆ زۆر زیادەکەی و شارەزاییەکانی ناوخۆ لە هەموو بوارەکانە پرەپی و پیانەگەیەنی وەمیشانەوەیە ئەم هەلیکارە ناوخۆیە خەرجی کەمترە پارەی کەمتر وەرەگرن لە چاو ئەو ئەکسپارتانە ئەو کەسانەی کە لە دەرەوە ئەیان هێنیت هەمیشە کرێکەیان یادگار بەڵێ کە پارانەیەتێ لە قابیلان لە کۆی وەرەگرێتەوە لە حکوومەتی وەرەگرێتەوە بەو خاڵە حکوومەت ئەتوانێت یەک قازانجەکە کە توانیوێتی ژێرخانێکی نەوتی باش دروستکە لە هەموو بوارەکانی نەوتە و لەگەڵ ئەوەشا خەرچی کۆمپانیەکان کەمەکاتەوە
لە مقابلا کەواتە پارەیەکی زیاتر ئەگەڕێتەوە بۆ حکومەتێری کوردستان و داهاتەکان کۆکرێتەوە. باشە. حکومەتێری کوردستان تا ئێستا نەیتوانێت ئەو هەنگاوانە بنێ، نازانین چاوەڕێی چیەکە، چونکە زۆرێک لە بڕیارەکان هەنگاوەکان تەنها بڕیارێکی پێویستە بۆ نمونە ئەو کۆمپانیا سکیورەتیانە هەر کاتێک عقدەکانیان کۆتاییە ئەتوانێت عقدیان بۆ تازە نەکات. باشە کاک یادگار بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەی دوای گەرمەجا لەبوو دەگەڕێمەوە وڵاتان وتە تێچووی نەوت لە هەرێمی کوردستان لاندێک شوێن $3 ئەی بۆچی ئەوەی کە داهاتەی بۆ حکومەت دەگرێتەوە کەمترە لە 140 داهات بۆ حکومەتی هەرێم دەگرێتەوە هەمووی بەناوی تێچوو قەرزەوە زیاتر لە 160 دەڕوا بۆ کۆمپانیا نەوتەکان و بۆ کۆمپانیا ناوخۆیەکانیش؟ بە دڵنیایی راپۆرتەکانی کۆمپانیا نەوتەکان پێمانەڵێن لە $2.7 بۆ $3 زۆربەی زۆریان یەک کێڵگە یا دوو کێڵگە بچووکن، ئەوانیش پێچۆکەیان زیاترە. تەبیعی هۆکارەکەی بۆ چەند شتێکە گەڕێتەوەیەکیان ئەو گرێبەستەی کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی نەوتەکە کردوێتی گرێبەستێکە لە ستانداردی عالەمی زۆر زیاترە. بۆ نمونە گرێبەستی گواستنەوەی نەوت لە ناو هەرێمی کوردستانە زۆر زیاترە لە تورکیا، لە کاتێکا ئێمە زانین زۆربەی کێڵگە نەوتەکان لە سنووری دوهۆکان کە زۆربەی بەرهەمی هەرێمی کوردستانێتیایەوە زۆر نزیکە، یعنی بەچی پێوانەیە بۆ بچ قیاسێک تۆ $2 زیاتر ئەو بەستێکە لە تورکیا شەیە دیسانەوە زۆر زیاتر. ئەم خەرجیانەی کە بۆی دانراوە هەمووی جێی گومانەوە جێی پرسیارنەوە لە کاتێکا کە زانیاری نەیە حکومەتی هەرێمی کوردستان تەفاسیلەکەیمان نهاتێ مافی خۆمانە هەموو گومانێک بری لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر تێچوو معقول نییە لە $2 تۆ هیچ بۆ نەبێنێتەوە قەرزاری لەسەری. سپاس دەکەم کاک یادگار. کاک دکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ عێراق لەسەر نەدانی بڵین باج لایەن کۆمپانیا نەوتەکان و شێوازی گرێبەستەکان ئەو کەمەی داهاتش کە بڵین کەمتر لە 140 دێتەوە خەزێنی حکومەت بەم دۆسیەی نەوتە لەگەڵ عێراق دەتوانێت ڕێکەوتن بکرێت؟ بڵێ وڵا بەداخەوە ئێستا ئەخیر درافتی ڕێکەوتنەکە بە جۆرێکە کە هەم بڕەپارەکەی لە ساڵی ڕابردوو زۆر کەمترە، هەم ئەوەی کە حکومەتی هەرێمە یا بە عێراق زۆر زیاترە، بۆیە بە کورتەکەی بە بەراورد بە ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان بە ئەتوانین بڵێن بە کۆمەڵێ دانی زۆر و بەدەستکەوتی کەمەوە ڕێکەوتنەکە ئەکرێن. لە پێشتا ڕێکەوتنەکە ئەو بە $300 میلیارد بدرێ، $300 میلیارد دینار بەغدا بیدا بە هەرێمی کوردستان لە بەرامبەر بە نیوەی داهاتی دەواازەکان. دوای کۆمەڵێک دانوستان و ڕۆڵی چەند کەسێکیش هەم لە بەغاو لە هەرێمی کوردستانیش توانراوە ئەو 300 میلیارە بکرێ بە 320 میلیارد. هەرێمی کوردستان داوای 350 میلیارد لە کاتێکە پار 400 میلیارد بوو بەبێ ئەوەی نەوت تەسلیمکەی بەبێ ئەوەی 450. کاتێککە دوو دیقەت بە من لێرە ئەمە ئاماژە بە یەکشت بکەم. هەرێمی کوردستان پار 400 میلیاری وەرەگرت ساڵی 2019 لە بەرامبەرە نەنەوتی ئەیە نەداهاتی ناوخۆشیە. باش داهاتی ناوخۆ وەزائیدەن نەوت $950 میلیۆن بوو مانگانە. بەڵێ مانگانە ئێمە 750 میلیۆنمان پێویستە. ئەم پارە چی لە ئایا هەموو 12 مانگەکەی 2019 موچەوە خۆی درراوە. بۆیە کاتێککە ئەبینی خواست و ئامانجی حکومت لەگەڵ خواست و ئامانج و ویستەکانی هاوڵاتان یەک ناگرێتەوە. بۆیە ئەبینی هاوڵاتیان هیچ بەلایەنە گرنگ نییە حکومت پارەی کەم بێتە دەست، هیچ بەلایەنە گرنگ نییە نەوتیش کە زۆر جار نەحەقیشان نیە و نەحەقیشان نیە لەبەرەوەی هیچی بۆ هاوڵاتیانی بەلایشان و ئاسایی نەوتیش بێتە سەر سفر چکە و هەرموو چەوەەر ناکرێت. نەوت ببێ بۆ کابراوتی ببێ بە $100 ئەگەر بەم جۆرە ئیدارەی نەوت کرێ تاکە قسەیە کە ڕاستی کرد بێ ئەوەیە ئاشتیاورامی. بەڵێ چکە من خۆم لەو کۆربەندە بووم، یعنی بەدەنگی بەرز وتی کە ئەگەر بێت و چاکسازی ئەمومان قسەکەمان بیستووە. ئەوە دەلالەتێکی زۆر باشیە لەسەر ئەوەی کە گەندەڵەیەکی کوشندە لە کەتینەوتایە لە هەرێمی کوردستانە. بۆیە لێرە ئەبێ هەرێمی حکومت ئەبێ خواستەکانی خۆی لەگەڵ خواست و ویستی هاوڵەتان یەکگرێتەوە بۆ ئەوەی پشتیوانێکی نیشتیمانی هەبێ لە کاتی دانوستان یا لە کاتی هەر ئەگەرێکی تر لەگەڵ بەغا. بەڵێ ئێستا بەداخەوە خواستەکان زۆر جیاوازە، هاوڵاتی لە دۆڵێک دەسەڵات لە دۆڵێکی ترە و بەم جۆرە دانوستانەش پێم وایە هەرێمی کوردستان بەم مەبلەغەیش ناتوانێت موچە نە لە کاتی خۆی بە نەوەک خۆی بات بەداخەوە لەگەڵ ینی بەغداش 300 میلیارد بنێرێ 320 میلیارد بنێرێ بەداهاتی ناوخۆش ناتوانرێ موچەکە کاتی خۆی بدە.
بەم داهاتی ناوخۆی کە ئێستا ناشەفافە بەڵێ ناتوانێت بەڵام ئەگەر تەنها چاکسازی بکرێت لە دەواازەکان بەبێ داهاتی نەوت بەبێ داهاتی ناوخۆ موچەی تەواوی هەرێمی کوردستان دابی نەکرێ بەبێ تەنەزولکردنیش بۆ بەقا بەبێ لێبڕین لە کاتی خۆشە بەبێ داهاتی ناوخۆ مەبەستم لە باج و گومرگی ناوخۆی شەریکاتە لەگەڵ ڕسومات تەنها چاکسازی کرێت لە داهاتی خاڵە سنووریەکانە با یەک نمونەت بۆ بگەرم بۆ باسکەم بۆ کۆتایی بۆ بیسەران و بینەران باشە بڕیارە دەرچوو هیچ سیارەیەکی خوار مۆدیل فڵان ناتوانێت بێتە ساڵەکە هەیە کە بێتە هەرێمی کوردستان بزە بە ساڵەکە نەزان 2000 سیارە لە دەرەوەی ڕێنمایەکان هێنراوە بە ناوی ترانزێتەوە ئەمە بۆ سووریا برێ لە کاتەکە لە هەرێمی کوردستان ساخ کراوەتەوە $1 باجی لێ نەسەرراوە ئەمە دەبدە ڕێنمایی ببێ ئەمە بەڕاستی مجازەفەیە بە سەروەتی نیشتیمانی و سەروەتی دارایی و سەروەتی ئابووری هەرێمی کوردستان. سپاس دەکەم کاک یادگەر کاتم زۆر کەمەوە بەڵام چارەسەر هەیە بۆی کە ئەم بەڕێزوتت نەوتێرێن تێچووی زۆرە بڵین و باج نادرێ بە حکوومەت لەگەڵ عێراق ڕێک بکەون یا خو دەترێت گرێبەستە نەوتەکان هەموار بکرێنەوە بە کورتی بێ. سپاس دەکەم. وەڵا چارەسەر ئاسانە ئەگەر ئیرادە هەبێ ئەتواندە هاوڕای دکتۆرم ئەگەر ئیرادە هەبێ زۆر بە ئاسانی پێویستیش بە بەغانیە ئەتوانی داهات دابین بکەی بەو شێوەی بەو مەرجەی کە لە مەسلحەتی ئەو کەسانە بی کە سوودمەند بوون و کەسانش کەسی ئاسانی کە ئاسایینین کەسی گەورن و تا ئێستا حکوومەت ئەو ئیرادەی پێ پیشان ناوین و ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان ئاوهانەوت بەرهەمبێنێر بەرهەمینێنێ باشترە و چونکە ئەبینین لە عێراق بەو وەزع شڕەشیەوە کە هیچ شێوەیەک هیچی دوان نەخستووە هیچ موچەی فەرمانبەرانی دوان نەخستووە لەگەڵ ئەوەشا قەرزاریش نییە بەو شێوەی حکوومەتی عێراق یا خود ئەگەر قەرزاریش بێ وڵاتە ئێمە تا ئێستا نازانین قەرزاری بکەین نازانین داهاتی نەوت بۆ کێ وەکێ مستەفید دەلێ بەس ئەوە دڵنیان لێ کە هاوڵاتی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت دەتوانرێت گرێبەستە نەوتەکان هەموار بکرێتەوە دۆسەی نەوت تەسلیمی عێراق بکەیت. زۆر بە کورتی کاتمانەوە. سپاس دەکەم. بەتاکی دەتوانێت گرێبەستە نەوتەکان هەموارکردنەوەی تیا بکرێەوە پێشتریش حکوومەتی هەرێم کردوێتی و حکوومەتی عێراق من شخصیان لەگەڵ ئەوانیم ئەگەر بیانوێت چاکسازی بکەن کە هەموو مەلەفی نەوت تەسلیمی عێراق بکرێتەوە بەڵام بەو ڕێکەوتانەی کە پێشوو کردویان ئەگەر حکوومەتی عێراق ڕازی بێ لە مەسلحەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بڕێک لە داهاتەکەی تەسلیمی بەغا بکە و داهاتی زیاتر دەسەکەوێت و ئەگەر نەوتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی سۆمۆ بفرۆشێ بە دڵنیایی پارەیەکی زۆر زیاتر لە داهاتی نەوت ئەبێت. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێزان یادگار سدیق گەڵاڵی ماستەر لە بەڕێوەبردننی نەوت و غاز و شارەزار لە گرێبەستە نەوتەکان کە لە بەریتانیا و لەگەڵ مامی هەروە دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆری کاریگەری و ئابووری کلەسەوەی سەرێک لەگەڵ مامی. سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ بینێرانی ڕست. سپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.